ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشەویستەکانم ئیمانداران، خوای تەعالا صفەتی عەدل و ناوی عەدلی بۆ خۆی داناوە، واتە دادوەری و دادگەری، قیممە و لوتکەی دادگەری لە لای خوای پەروەردگارە و داوای لە ئێمەی بەندەکانیش کردووە کەوا دادوەر بین، دادگەر بین لە نێوانی یەکە، کەس زوڵم لە کەس نەکا، چونکە خوای تەعالا خۆی زوڵمی لەسەر خۆی حرام کردووە، بۆیە لە نێوانی ئێمەشا زوڵم و ستەمی حرام کردووە. لەو حەدیثە صحیحەی کە ئەبوو ذەڕی غیفاری لە پێغەمبەری خۆشەویستمانەوە ئەیگەڕێتەوە، ئەویش لە خوای پەروەردگارەوە، واتە حەدیثەکە قودسیە. خوای تەعالا ئەفەرمێ: بەندەکانم، یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. واتا بندكانم من ستم و ظلمم لسر خوم حرام كردوا ولنيواني وشا حرامم كردوا، بويا كستم لكس نكا. إمامي مسلم بومان يجريتهم حديثا كوابو العدل دادگري اويك انسان حق ما في همو اوانا با كحق ما في ان لسر اوا ايتر اوانا اگر پیاو بن يان افرد بن، گور بن يان بچوك بن، بهيز بن يان بهيز بن، دصلات دار بن يان بدصلات بن، تو پێویستە لسر شانت حق ما فكان يان جيب جيب كي. خوای تەعالا محاسبەمان ئەکا لەسەر ئەو کەسانەی بەتایبەت کە لاواز و بێدەسڵاتن، دەسڵاتیان لە دەستی ئێمەیایە، زوڵم و ستەمیان لێ بکەین. خوای تەعالا ڕازی نابێ هیچ ئینسانێ ستەم لە هیچ ئینسانێ بکە، ڕازی نابێ تەنانەت هیچ ئینسانێ زوڵم لە حەیوانێ بکە، و ڕازیش نابێ تەنانەت حيوانيكي شاخدار الظلم لحيوانيكي بيشاخ بكا. لحديثي صحيحة هاتوا كإمام مسلم بمان يجريتوا لأبو هريرة وكبيغمري خوشويست أفرمي صلى الله عليه وسلم: لتؤدن الحقوق إلى أهلها يوم القيامة حتى يقاد للشاة الجلحاء من الشاة القرناء. هر کسی حق و مافێکی لەلا بێ هیەکێکی تر لە ڕۆژی قیامەتە ئەبێ جێبەجێی بکە، ئەبێ ئەدای بکە و بیداتەوە. تەنانەت بزنێکی شاخدار کەوا زوڵمی لە بزنێکی بێشاخ کردووە لە ڕۆژی قیامەتە ئەبێ مافەکەی بداتەوە. ئەوەی بێشاخە ئەکرێ بە شاخدار و ئەوەی شاخدارە ئەبێ بە بێشاخ. بەڵام ئەبینین لە زمانی خۆمانە و ئەم زمانەی بە تایبەت کە تێیکەوتین، خەڵکانێک هەیە یان پیاوانێک هەیە کە هەندێک دەسڵات و قووەتیان هەیە، زوڵم و ستەم لە کەسانێکەکەن لە ژێردەستیانە، کەسانێکەکەن کە لە ئەوان بێدەسڵاتترن، مافیان ئەخۆن، مڵک و سامانیان داگیرەکەن، بە تایبەت میراتی. کەوتارەکە ئێمە لەسەر ئەوەیە، بە تایبەت میراتی. زۆرێک لە خەڵکی هەن بۆ زمانی جاهلیەت و نەفامی ئەگەڕێنەوە، حەق و مافی ژنان داگیرەکەن، بێبەشیان ئەکەن لە میراتی، حەق و مافی مناڵی بچووک داگیرەکەن، بێبەشیان ئەکەن لە حەقی کەسوکارەکەیان کە وەفاتیان کردووە. ئەمە شتاوانێکی زۆر زۆر گەورەیە، وەخوای تەعالا زۆر بە هەڕەشەوە باسیەکا بۆمان، تەحذیرمان ئەکا، ئاگادارمان ئەکاتەوە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن.
وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانن. خەڵکانێک یان زۆرێک لە خەڵکی جگە لەوانەی کە زۆر ئیماندارن کاتی خوای تەعالا ڕێزیان لێ ئەنا و ئەیانکا بە خاوەنی دەسڵات و پارە و پول و هەندێک دەسڵاتیان پێ ئەدا یەکسەر لە خۆی ئەگۆڕێ و ئەڵێ من کەسێکی چاکم بۆیە خوا ئەمەی پێداوم. نازانێ ئەوە ئیمتیحانە، نازانێ ئەوە تاقیکردنەوەی خواییە. یان هەر ئەو کەسانە کە ئیمانیان زەعیفە یان بێ ئیمانن کاتی خوای تەعالا هەندێ ڕزق و ڕۆزی و دنیایان لەسەر تەنگ ئەکا یەکسەر دەسەکەنە بۆڵە بۆڵ و دنیایان لەبەر چاو تەنگ ئەبێ و هاوار ئەکەن و ئەڵێن خوا ئیهانەمانی کرد، خوا سەرشۆڕمانی کرد، خوا نەعوذ بالله. وەکو هەندێک کەس ئەڵێ خوا بەس ئێمەی دۆزێتەوە، خوا بەس ئێمە ئەبینێ، نەعوذ بالله. جا خوای تەعالا لە وەڵامە ئەمانەیە ئەفەرمێ کەلا نەخێر، ئەوە هەمووی تاقیکردنەوەیە. معنای ئەوە نییە خوای تەعالا ئەگەر بە کەسێ بیدا ئەوە خوا بەرزی کردوێت و ڕێزێ لە ناوە پیاوێکی مهمە لە دنیا. معنای ئەوە نییە کە خوای تەعالا هەندێک تەنگی کرد لە کەسانێک ئەو کەسانە زەلیلن و خوا خۆشیانی ناوێ، نە والله نەخێر. کەسانێک وا ئەڵێن کەلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما. كسانك وأڵێن کە ئیمانیان ضعیفە بەزەیان بە یەتیم و بێباوکانیان ئاەت و باوەکانیان داگیرەکەن، ڕێز لە یەتیم و بێباوک و نازدارەکان ناکەن. كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين. هانی خەڵک نادەن یارمەتی فەقیر و هەژاران بدا، بەڵکو ئەگەر کەسێ یارمەتی فەقیر و هەژاران بدا، ئەگەر کەسێ خەریکی ئەو کارانە بێ، ئەمان هەڕۆن ساردیانەکەنەوە، دڵیان سار دەکەنەوە، وایان پێ ئەکەن یارمەتیەکانیان بگرنەوە و نەیدەن. ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما. هەر کاتێ میراتیان دەستکەوێ هاشاوڵ یەدەن ئیتر بە حەرام بێ و بە حەڵاڵ بێ، ماڵی فەقیران و بێدەسڵاتان داگیر ئەکەن. وتأكلون التراث يعني الميراث أكلا لما وتحبون المال حبا جما. پارە لەلایەن ئەوە نەخۆشەویستەوێ لە باوک و دایک و خزم و کەس و کار و تەنانەت لە پێغەمبەر و تەنانەت لە خوای تەعالایش خۆشەویستە. خوا پەناماندا ئەوە کەسا ئیمان زەعیفانن کە ئاوا ئەڵێن ئەگینا ئیماندار تێگەیشت و ئەزانێت دنیا شوێنی تاقیکردنەوەیە، شوێنی ئیمتیحانە. خوا فەقیر تەکا، هەژار تەکا، دەسڵاتدار تەکا، بێدەسڵات ئەکا، پێت ئەدا، لێت ئەگرێتەوە، هەموو تاقیکردنەوەیە. خۆ ئێمەش مڵکی خواین و بۆ لای ئەویش ئەگەڕێینەوە و ئەزانین ئەم داری دنیاە شوێنی ئیمتیحان و تاقیکردنەوەیە، شوێنی پاداشدانەوە نییە. کەلا نەخێر، ئەو کەسە ئیماندارە زەعیفانە کە ماڵی خەڵک داگیرەکەن، کە ڕێز لە یەتیم و هەژاران ناگرن، کە حەق و مافی برا و خوشکەکانیان کە لە ئەوان دەسڵاتیان کەمترە داگیر ئەکەن. كلا إذا دكت الأرض دكا دكا. كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا. نخير أو روجيك زوي همو تيك أتيت همو أدري بيك كوكو چون چوكو شيك أدي بسريا آوا همو لشون خويا ودو خاش أبي. كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك وأمزوي دنيا حموي هوا بيشري وناميني والروجي قيامت را آخره. تاقی کردنەوە کۆتایی پێتێ، کاتی پاداشدانەوە دەسی پێ ئەکا. وجاء الرب ئەو کاتە پەروەردگارت دێ، والملك صفا صفا. ئیتر کەس بۆی نییە قسە بکە، ئیتر زاڵمان و ستەمکاران جوانیان ئەبەسرێ، ئیتر هەموو بێدەنگ ئەبن، لە هەناسە زیاتر هیچی تر نابیسن. ئەو کاتە کە پەروەردگار و مەلائیکەکان دێن بە پۆل پۆل و ریز ریز دێن. وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم. خو پەنامان بدە. وجيء يومئذ بجهنم. ئەو ڕۆژە کە ئاگری جەهەنەم دێنن. لە حەدیثا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو ڕۆژە کە جەهەنەم ئەهێنن، يؤتى بجهنم
يومئذ لها 70,000 زمام. أو رجا جهنم ديانا بو أبر شاوي خلق بو أوي خلق بيبيني 7,000 رشمي بيوي لكل زمام 70,000 ملك يجرونها. هر رشميكيشي كأيهن الرائكيشن هر زنجيريك لو زنجيرانك 7,000 زنجيري بيوي هر زنجيريكيش 7,000 ملائكة الرائكيشي. دي ألو الرجاء وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان أو كات إنسان أزاني يتذكر الإنسان أزاني هموش لكانك يتبير جاء إنسان لكاتي تنانا لكاتي كايتر ككوتايش لكان هموش لكانك يتبير. يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى. چی سودێکی چی قیمەتێکی هەیە یاد خستنەوە هەرچی زوڵمت کردە کەوتە بیرت هەرچی خراپەت کردە هەرچی ماڵی خەڵکت داگیر کردە هەرچی حەق و مافی خەڵکت خواردیە. يومئذ يتذكر الإنسان بەڵام وأنى له الذكرى قیمەتی نییە لەو کاتە قیمەتی نییە بیرکردنەوە. يقول يا ليتني الله يا ليتني قدمت لحياتي خۆزگایە بۆ ئەم حیاتە ئەو کاتە ئەزانێ ئەوە حیاتە مردن نییە ئەو کاتە ئەزانێ ئەوەی تیا بوو لە دنیا مردن بوو حیات نەبوو ئەو کاتە ئەزانێ ئێستا زیندووبوونەوەی حەقیقیە. يقول يا ليتني قدمت لحياتي فيومئذ لا يعذب عذابه أحد ولا يوثق وثاقه أحد. أو الرجاء سزایەکە درێ هیچ کەسێ وەک ئەو سزا نەدراوە. ئەو ڕۆژە کە لە بچەکردنیە کە لە بچە ئەکرێ هیچ کەسێ وەکو ئەو کە لە بچە نەکراوە هیچ دەسڵاتێکی نییە نە واستە ئەخواتۆ نە دایک نە باوک نە خزم نە کەس و کار نە ئەوانەی کەوا ئەم لە ژێردەستیان هەبوو ماساوی بەیان ئەکرد دڵی پیان خۆش ئەبوو ئەچووە سەر قەبرەکانیان و ئەیوت بن ئەم قەبرە کە من هەم لەسەری لە حەجی ماڵی خوا گەورەتر ئەوانە هیچ سوودێ بەو ناگەێنن چونکە ئەوانە خۆشیان پێویستیان بەخوایە بە عەمەلە هیچ سوودێکی نییە. لەو کاتە ئەو کەسەی کە دڵت پێی خۆشە نزیکترین کەسەکەت سوودی نییە بۆ ئەوەی کە لە پێناوی ئەوە وازت لە دین ئەهاوت وازت لە خوا ئەهاوت کفرت ئەکرد هەموو شتەکان تەکرد لە پێناو ئەوە قیمەتی نییە. ئەو ماڵ و مناڵەی کە لەبەر خاتر ئەو تۆ ئەو میراتیت داگیر کرد تۆ لەبەر خاتری ئەو موچەی خوشکەکەت خوارد حەقی خوشکەکەت خوارد لەبەر خاتری ئەو مناڵانە حەقی ئەو یەتیمە برازایەنت خوارد. آية إسفادت بيجين والله يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لو الرجل برا لبرا راكا دايكو باوك لكل راكا كر لدايكو باوك راكا جن ميردكي راكا ميرد لخيزانكي راكا كس لو الرجل أي برجيت السركس يكتر من بوبو أوان قيامتي خوم بسوتين بۆ ئەوان زوڵم بکەم بۆ ئەوان تەعدا بکەم. خوای تەعالا خوایەکە خۆی ژن و پیاوی دروست کردووە لە لای خوای تەعالا ژن و پیا فەرقی نییە لە لای خوای تەعالا کچ و کوڕ فەرقی نییە. خوای تەعالا بە یەک شێواز یەک پێغەمبەرێکی ناردووە بۆ ژنان و بۆ پیاوان پێغەمبەرێکی قورئانێکی دابەزاندووە بۆ ژنان و بۆ پیاوان ئەو ئەمرانەی بە ژن کراوە بە پیاو کراوە ئەو ئەمرانەیە بە ژنیش کراوە ئەو قەدەغانەی کەوا لە پیاو کراوە هەر ئەو قەدەغانەیە کە لە ژنیش کراوە فەرقی بەینی ژن و پیاو نییە. ئیتر بۆ تۆ ماڵی ژنەکە داگیرەکەی بۆ ئەوێ ئەم میراتی ئەیوا بۆ زاوا ئەی تۆش ئەوێ بۆ ژنەکەت ئەو ئەیوا بۆ زاوە ئەو حەقی خۆیەتی خوا پێی داوە تۆ بۆت نییە حەق و مافی ئەو داگیرکەی لە خوا باشتری لێ ئەزانی وا دەرەخەی لە خوا باشتری لێ ئەزانی خوا داوێ پێی حقی خۆیەتی و حقی شەرعی خۆیەتی. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ للرجال نصیب مما اکتسبوا وللنساء نصیب مما اکتسبن هەر یەکێ چی کردووە بە پێی پاداشتی خۆی خوای گەورە پاداش تێداتەوە. لە میراثە خوای تەعالا ئەفەرمێ للرجال نصیب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون
مما قل منه أو كثر نصيبا مفروضا. حمول أصلا وكو يك ميرات أبن جن بي وكياو بي كتي بي وكر بي بلام دواي أو ببي نزيكيان لمردوكو زياو كمكو بي أوي أما چنك با أو چنك با أما ببي نزيكيان وخزمايتيكيان لمردوكو بوي أو حقنا بي هيج كسي داگيريكا عيب نية جن داواي حقي خوي بكا عار نية جن داواي حقي خوي بكا كت داواي حقي خوي بكا عار أويا كتو مالك أو داگيركي بهيج حقك النية بسريوة هيج حقك النية بسريوة تو مالك داگيركي ظلمي بأكي زوجتكي بوجنكت كحقي أونية زوجتكي بو من على كانوا كتشكت كحقي أونية حقي خشكته هيج عزلكيش ناخواتو هيج بيانويكيش لم موضوع ناخواتو بويه بيويست لسرمان إيما أو حقا أدابكي عيب نية شرم نية كرج داواي حق خوي بكا جن داواي حق خوي بكا لميراتا ولا غير ميراتيشا بتايبت لميراتا حقك الشرعية هيج عيب عارك شي تيانية حقك اخوة ديالي كرد بيبو عيب بي حقك اخوة تعالى بالريبية وإلا لسروي حو طبقي آسمان كانوا تويكي بندي ضعيفي بيد صلاة بوچي بران برخوا وستاوي توا بوچي اتوا خود بخول اخوة بزانات بزاني بو ابي انساني مسلمان زور آقدار بي وقيامتي لبيل بي وبزاني ام دنيا بو كس ناميني بو كيما وتا بو تو بميني بو باوكت ما تا اسا بو تو بميني كوا باوكت كوا با بيرت زور لا ايما بياوتر بون زور لا ايما ناودارتر بون كوا چيان بيهات لكوين استا لبرانبر خواهي تعالى برش الروتي هيچ يانيه هيچ يان لقل خواهي انا نبرد لبردمي خواهي تعالى را والسن للروج قيامته هيچ بصلاتي كيانيه اي عبرت ور بقرين با ايما لوا با درس ور بقرين خواهي تعالى فهم يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا للروجة بترسن ككس فرياي كس ناكبي كس لجاتي كس حقي لناس ينريتوا لم دنياي لواني من بتوانم لجاتي باوكم بروم السجنوا لجاتي باوكم أركي قرزكان هل بقرم لجاتي باوكم أو بكم كركم لجاتي من بلان لقيامته أو النية كس لجاتي لا تزر وازرة وزر أخرى كس تاواني كس الله أقري هني جار بيسين لنا وخلقي خو معنا أم أو بك لمن تو أو بك لمن يعني أجر شتيت بو من قدر ما أخما بردني أو والله كس ناتواني شت هالقري لجاتي أو راسه او يوا او قصاك خوشي بجدار بلا جناحي او كابرايا اما وا عليه تو او بك لملمن اگر جناح بو لملمن امش بجدار به بلام هناك او هلاقري هناك او هلاقري بلام خوشي بجدار بيتيا بهي او قصه بيسو ككردي كعليه لملمن شو كس ناتواني لملي كس شت هل بقري للرجل قيامته بزم وباي خوي اكلت دارا مر وباي خوي اكلت دارا هر كسي ببي خوي اكلت دارا بوي خوي تعالى افرمي ان وعد الله حق افرمي وعدي خوا حقا اقاتان ليبي وعدي خوا حقا فلا تغرنكم الحياة الدنيا نتان خلط يعني هلطان نخلط يعني امجي يعني الدنيا كان لناوية امجي يعني الدنيا زور كسي هالخلطان بيش ايوا درسي لي وربقلن ولا يغرنكم بالله الغرور ولا يغرنكم بالله الغرور وريابا شيطان اتان خلطين زور جار كابراكات يقول ناحيك كعليك اخوة غفر الرحيم والله اخوة غفر الرحيم هيج كسنات وانا بلا اخوة غفر الرحيم بلا ما ادا داربا اخوة غفر الرحيم بو كسانيك وشايستي اوان بلام شديد العقاب شبلان بربا او كسانيك شايستي اوان بوي آقات ليبي شيطان ندخلت يعني ونزاني كوا لدسي خوار رأكي وبيش زانا زور جار بيجتانا خمو من ام حديثك بيغمر صلى الله عليه وسلم برسياري لصحابة كان كرت فرموي أتدرون من المفلس فرمي آية زانا المفلس كي صحابة كان بيغمر صلى الله عليه وسلم
فرمویان ئەی پێغەمبەری خوا المفلس فينا من لا درهم له ولا متاع مفلیس لای ئێمە ئەو کەسانەیە کە درهم و پارە و ماڵ و ئەمانەی نییە یعنی هەموو شتەکانی دۆڕاندووە مایە پوچە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن المفلس من أمتي من يأتي يوم القيامة بصلاة وزكاة وصيام وزكاة مفلس لأمتكي من أو كسيك لروجي قيامتها دي نوجي كردوا نوجي نفوتانوا روجي رمضاني نفوتانوا زكاتي مالكي بجوانيش در كردوا بلام ويأتي وقد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا وسفك دم هذا وضرب هذا بلام دي لروجي قيامته تعدای لە ئەو کردووە دایە لە ئەو حەقی ئەوی خواردووە ماڵی ئەوی داگیر کردووە فڵان کەسی کوشتووە ئەمەی کردووە ئەوەی کردووە بوختیانی بە فڵان کەس هەڵبەستووە غەیبەتی فڵان کەسی کردووە ئەلەو لاوە ئەو هەموو عیبادەتەی هەیە بەڵام نەبنایشو ئەمەی کردووە فيعطى هذا من حسناته حسناتەکانی هەڵەگرن نوێژەکەی کە کردوێتی بە سەرما بە گەرما هاتووە بۆ مزگەوت عەزیەتی خواردووە ناڕەحەت بووە ڕۆژووی گرتووە ماڵی خۆی داوە لە زەکاتە بەڵام ئەدرێ بە کێ ئەدرێ بەو کەسانەی کە غەیبەتیانی کردووە ئەدرێ بەو کەسانەی کە بۆ یەکێ لە پیاوچاکان کاتێ خەبەریان بۆی ناگوتیان فڵانە کەس قسەت پێەکا فڵانە کەس غەیبەتت ئەکا فەرمووی بە خێزانەکەی فەرمووی یەک سینیەکی پاقلەوای شیرینی خۆش دروستکە بە گوێرەی دڵ هەرچی بە شێوازێکی زۆر ڕاقی ئەویش ڕۆیشت یەک سینیەکی شیرینی جوانی دروست کرد دای بە خزمەتکارەکەی فەرمووی بی بە بۆ ماڵی فڵان کەس بدە لە دەرگا بڵێ ئەمە هەدیەی فڵان کەسە بۆ تۆ ئەمیش بردی و دای لە دەرگا وتی ئەمە هەدیەی فڵان کەسە بۆ تۆ وتی ئەی باشە قەینام بۆ ئەمەی ناردووە وتی لەبەر ئەوەی تۆ لە خێر و چاکەکانی خۆتت بە ئەو بەخشیوە ئەمی شیرینیت بۆ نێری تۆ لە خێرەکانی خۆتت داوە بە ئەو غەیبەتیت کردووە بوختانت بۆی هەڵبەستووە قسەت بۆ پێی کردووە بۆیە حەقی خۆیەتی شیرینیت پێ بدە لەبەرەوەی هەرچی چاکەتێ نوێژ و ڕۆژوەکان زەکات و خێرەکان و چاکەکانت هەمووی داوە بە ئەم جا ئەگەر نەما لە ڕۆژی قیامەتە کابرا ئەمە نەخراپەی کردووە خێریشی نامێنێ گشتی ئەدرێ بەش ناکە ئەی ئەمجا چیەکەن ئەمجا لە خراپەی ئەوانەی وا حەقی ما حەقیان ماوە لەسەری لە خراپەی ئەوان هەڵەگیری ئەدرێ بەسەر ئەمە تا مستحقی ئاگری جەهەنم ئەوون ئەبێت فإن فنيت حسناته قبل أن يقضى ما عليه أخذ من خطاياهم فطرحت عليه ثم طرح في النار لا حول ولا قوة إلا بالله أرجع آخرتنا آخر جهنم چونك إيستا مستحق آخر جهنم دعوة كارم خوي تعالى لو كسانا من نجري دعوة كارم لو كسانا نبين كما يبوش بن يا ربي خوايا إصلاح من بكي يا ربي رحمن بيبكي يا ربي إيمان من سلامتك يا ربي لبلاو مصيبت بدور من بقري يا ربي لخراب وخراب كاري بدور من بقري يا ربي أوند إيمان من بهيسكي حقي وما في كس نخوين يا ربي خوايا بخاطرنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خود خوايا رحم با نخوش كان من يا ربي بتايبت أوي كذا ويدعي خيري لكردين يا ربي خوايا رحم بمرديهم ولا هيك من بكى يا ربي خوايا بزيد بحالي ندار الفقير وهجار كان معنا بيته يا ربي خوايا یا ربی خوای هر کسی چاک و چاکی ایوه خوای چاکی بو بکی هر کسی خرابه ایوه خوای هدایتی بده یا ربی هر کسی لپیناوی ام خاکو نشتمانا سینی خوای خاطر برگول خوای رحمی پی بکی خوای بسلامتی بگیریت و بناو معلوم ناوی سربرزی کی لدنیا و قیامتا یا ربی خوای تبایی و برایتی خوشویسی بخیت ناو همو ریز و چین و طایفکانی امولاتا یا ربی خوای نمان دی بگرجی اکتریا خوای کردستان لهمو بلا مصیبتک بدور بگری یا رب العالمین آمین آمین خۆشی بسەکانم یەکێکی تر لە جۆرەکانی زوڵم ستەم ئەوەیە میرات تاخیر بکرێت دابەشکردنەکەی هەها نابێنن خەڵک ئیسە دێ دوای 20 ساڵ باوکی مردووە ئیسە دێ ئەڵێ ماڵەکەمان با دابەشکەین ئەوە زوڵمێکی زۆر زۆر گەورەیە زۆربەی جار سەرگەورەی ماڵەکە لە دوای باوک کە ئەمێنێتەوە لە دوای مردووەکە کە ئەمێنێتەوە ئەو کەسەی دەسڵاتی هەیە تاخیرێکات مەقسەدی ئەوەیە کە زیاتر ئیسفادە لە ماڵەکە باوکی بکە نازانێ مە حەقی خەڵکی تریتیایە ئەویش زوڵمێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی زۆربەی جار ئەوانە فێڵبازن کە تاخیرێکن
وأجر لنزانين شابه نابي أيتر لي سوداء ما بيجي نازانين أو من بيتانم وت هر کسی کرا بمسؤولي أو ميراتيا أبي يكسر بأمانته بإخلاص ودابشي بك ودياري بك أجر دابشي شينكا بشي كاتو دياري كا أما بشي أو بشي أو بشي أو حموش تكان دياري كا لبر أوي نابي بيجي ولا قينا أمان يتيمي عنية أو غلطي في زور قوري هنا لا يكون على كاكا جاري أمان يتيمي عنية بيوسناك دابش بكري وانية أما إلى قبل يتيمونية أما ميراته حقه هي همكسيكا هي پیاوێکی گەورەیە لەوانەیە تەمەنی 6 ساڵ بێ بەڵام بەشێکەوە لە میراتەکە هی ژنێکە لەوانەیە تەمەنی 7 ساڵ بێ بەڵام بەشێکەوە لەو میراتە ئەو کە مرد ئیتر میراتی بۆ چێ تو کە نایدەیتی ئێسا کابرا لەوانەیە لەو کاتە زۆر محتاجی ئەو میراتی بێت تۆ تاخیرەکەی نایدەی پێی گوناحباری ئەگەر نەخۆش بێ و چارەسەری خۆی نەکاو بمرێ تۆ بەشداری لەو قەتڵە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگادار بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پێش ئەوەی ڕۆژێ بێ دينار ودرهم نمينه يعني او كاتا حركي حقي هيك لا زوبي داتوا يسوى دينار ودرهم دبر اكري كابرا حقي لاتا زوفر يا يخوت كو بيدا دينار ودرهم قيمتي نيه بلام روجه تي دينار ودرهم ناقاتو عمل لو رجع عمل كانت اخون قرض بعمل ادريتو ايه توش بيسد بسبحان الله يك توش بيسد بلا اله الا الله يك توش بيسد بدركاتي ناجا أيك بردي إترشي بفرياي خود بكو بيش أو الروجي كي آوا بيت سرع لم دنيا قرزي كي هالات حقي كي هالات بيدروا خوي تعالى رحم بها ملايك منك